ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز و خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستی ئێمەتان پێشکەش بێ. خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. گرنگی گەشتە شاخەوانیەکان بۆ تەندروستی مرۆڤ تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست دەبێت. دەگەڕنەوە ژنێک دەچێتە لای دکتۆرێک یان ڕاوێژکارێکی دەرونی دەڵێ مێردەکەم هێندە ترسنۆکە لە ماڵەوە، تەنانەت بە قادرمەی ماڵەکانیشماندا بە ترس و لەرزەوە سەردەکەوێت. تەنانەت ئەگەر گڵۆپێکی ماڵەکەشمان بسووتێ جورئەتی ئەوەی نییەکەوە بچێتە سەر تەپڵەکێک و وەکو ئەڵێ گڵۆپەکە بگۆڕێ یان چاکی بکاتەوە گەشتی شوێنێکی بەرزبێەوە هەر زراوی دەچێ و مەرگ دەبێتە میوانی. دکتۆرە دەرونیەکە باشترین چارەسەر کە بۆی دەدۆزێتەوە بریتە لەوەی کەوا گەشتێکی شاخەوانی پێ ئەنجام بدا و لەوێت تەنانەت دەگە بشترسێ بۆ کۆڵێ لێی گەڕێ وازی لێ بهێنێ تاق بە هێز و بازووی خۆی بە بیرکردنەوە ئەخل و دووربینی خۆی وایە بکە زاڵ بێ بەسەر ئەو ترسە دەرونیەی کەوا تووشی بۆتە کابوس و مۆتەکەیەک بەسەریەوە و ژیانی لێتاڵ کردووە. دوای چەند ئەزمونێک ئیدی ئەم پیاوە دەبێت یەکێک لە شاخەوانە بەهێزەکان دەبێت یەکێک لەو کەسانی کەوا حەز و تامەزرۆیەکی زۆری بۆ گەڕان یان بوونە هەڵگەڕان بەسەر شوێنە بەرزەکاندا بۆ دروست دەبێت. بێگومان هەمیشە شارەزایانی بواری تەندروستی مرۆڤ دەڵێن کە ئێمە دەڵێن تەندروستی مرۆڤ واتە هەر سێ بواری کۆمەڵایەتی و دەرونی و جەستەی و دەگوترێت تەنها لە وەرزشی شاخەوانیدا هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەیەوە مرۆڤ دەگاتە تەندروستیەکی لووتکەیی و دەگاتە تەندروستیەکەوا ئیدی شیاوی ئەوە بێ بڵێن هەم دەرونی هەم لایەنی کۆمەڵایەتی هەم جەستەی ساغ و سەلامەتن. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی گەشتە شاخەوانیەکانەکەین. بێگومان لێ لە ئێستادا لە هەرێمی کوردستان زۆرێک لە کۆمەڵە شاخەوانیەکان بوونیان هەیە و هەفتانە گەشتێکی شاخەوانی بۆ بەشێک لە سنوورە شاخاویەکانی هەرێمی کوردستان ئەنجامەدەن. ئەمە گچکە لەوەی کەوا گەشتەوانان شارەزا دەکەن بە جوگرافیا و بە شوێنە مێژوویەکانی وڵاتەکەمان و ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان ئەبینن و لە ڕووی کۆمەڵایەتیەوە کرانەوەیەکی ئێجگارە بە ڕووی شاخەواندا. شاخەوانی وامان هەیە کەوا هێندە لە ماڵەوە گۆشەگیر و تەنها و دوورە پەرێزە، بەڵام لەو گەشتاندا دەبێتە کەسێکی کراوە و کەسێکی کۆمەڵایەتی. بۆ مەبەستە میوانداری سەرۆکی یەکێک لە کۆمەڵە شاخەوانیەکانم کردەوەیش زۆر بەڕێز ئەنوەر قادر پێنجوێنی سەرۆکی کۆمەڵەی شاخەوانی کوردستان. مامۆستا ئەنوەر زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. یاخوا بەخێر بێی. سپاس بۆ جەنابیشت. زۆر زۆر بەخێر بێی. ناوی کۆمەڵەکەتان وەک ئاماژەم پێ کرد کۆمەڵەی شاخەوانی کوردستان پێم خۆشە لە ناوەکەەوە بزانین بۆچی ئەم ناوەتان لێناو و کێن ئەم ناوەی بۆ کۆمەڵەکەتان پێشنیار کرد. بەڵێ کۆمەڵی شاخەوانی کوردستان کۆمەڵێکی قازانجنەویستی خۆبەخشە کە کار دەکەین لە پێناو برەودان بە وەرزشی شاخەوانی و شاخڕەوی لە هەرێمی کوردستان و کللتوری شاخەوانی برەو بچەنێ و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە ئەندامانی دەستەی دامەزرێنی کۆمەڵە ئەم ناوایان پێشنیار کرد کە کۆمەڵەکە خۆی وەرزشی شاخەوانی کە بە کۆمەڵ ئەنجام ئەدرێ بیر لەوە بکەینەوە کە ناوێکی جەمعی کوردستان بێت، کۆمەڵەیەک بێت، تعبیر لە وەرشەوانان بکات بەبێ جیاوازی. مێژووی دامەزرانی کۆمەڵەکەتان بۆ کێ گەڕێتەوە؟ کۆمەڵی شاخەوانی کوردستان لە ڕێکەوتی نۆی 2017 دامەزرا کە پێشتر ئێمە چەند دەستە و گروپێک لەگەڵ کۆمەڵە و گروپی ترا گەشتی شاخەوانیمان ئەنجام داوە، بەڵام لە ڕێکەوتی نۆی 2017 کۆمەڵی شاخەوانی کوردستان لە شاری سلێمانی دامەزرا و یەکەم گەشتی ئەنجامدا. ساڵێک و تەقریبا مانگێک و چەند ڕۆژێک. بەڵێ تەقریبا. چەند گەشتان ئەنجامداوە لە ماوەی ئەم ساڵەدا؟ لە بەرواری نۆی کاک ڕیاز بۆ نۆی 2018 54 گەشتی شاخەوانیمان ئەنجام داوە کە خۆی ساڵێک 48 هەفتەیە، بەڵام ئێمە بەکار و چالاکی ژینگەیی و وەرزشی ترەوە 54 گەشتی جۆرا و جۆرمان ئەنجامدا. 54 ئەو شەش گەشتەی ترکە 48 هەفتەمانەیە چی بوون؟ ینی بۆ گەشتەکانی تر چالاکی ژینگەیی بووە، چالاکی سەردان بووە بڵێن بۆ یادەبوونەکانە لە ڕۆژەکانی تری هەفتەیە. زۆر باشە. ژمارە ئەو کەسانی کە لە گەشتەکاندا لەگەڵتان نادێن با نەڵێن ئەندامان، چونکە وەکو جەنابەت وتت ئێوە کۆمەڵەکەتان کۆمەڵێکی قازانجنەویستی خۆبەخشە و پێویستی بە ئەندام نیە، پێ دەچێت یەکێک جارێک بێتە میوانتانی جارێکتر نەیبینەوە یان هیوا هەیە دوای فترەیە لە بەردەوام بوون نامێنێ.
ئەو کەسانی کە بە شێوەیەکی گشتی لە هەر گەشتێکدا لەگەڵتانان چەند کەسن و ژمارەیان چەندە؟ بڵێ کۆمەڵەکەمان ئێمە پێگاتۆ کاگریاز لە دەستەی کاریگەری کۆمەڵە کە 15 ئەندامی دەستەی کاریگەریە و بەڕێوەبردنی ئەم کۆمەڵە ئەرکی بەڕێوەبردنی ئەم کۆمەڵی گرتوتە ئەستۆی خۆی و ئەندامانی هەمیشەییمانەیە 150 ئەندامی هەمیشەییمانەیە و ئەندامانەی کە لە گەشتەکاندا بەشدار دەبن بە ڕێژەی ئێمە ڕۆژانی دووشەمە لەسەر سێشەمە گەشت ئیعلان ئەەکەین لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە پێیجی تایبەت بە کۆمەڵەکەمان ئەو کەسانی کە یانەوە بەشدابن بە خۆشحاڵیەوە ئێمە ناوەکانیان تۆمارەکەین چەند پێشنیارێکیان ئاراستەکەین لە کاتی ناو تۆمارکردنەکاندا بۆ نمونە چەند پرسیارێکیان لەکەین توانای جەستەی یان نەخۆشی درێژخایان یاخود لیاقەیان چۆنە لە ڕووی تەندروستیەوە ئەتوان بەشداری بن لەم گەشتا کە ماوەی ئەوەنە کاتژمێر دەخایەنێت کەسەکان بەعام ئەلحەمدولیلا زۆر باشن و وەک ڕۆژانەش لە هەموو هەفتەکان بڵێن کە ئێمە گەشتەکەین خەڵک پەیوەندیمان پێوەکات هەفتانە کەسانی تازەیەنە ناو کۆمەڵەکەمان و ئەش بنە ئەندام ئەلحەمدولیلا کێ لە گەشتەکاندا بێ لە دیاریکردنی شوێنەکاندا بەتایبەت مەبەستم لایەنە حکومەکانە کێ یارمەتی دەرتانە تاکو ئێستا کاگریاز بەداخەوە لە ڕووی حکومەتەوە نە لە پەرلەمانەوە نە لە حکومەتەوە یاسایەکی بواری شاخەوانی نییە کە جێگیر کرابێ بەڵام خۆشبەختانە توانین بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک ئەو وەرزشەوانانی شاخەوانی لە شاری سلێمانی لیژنەی ئۆلمپی هەرێمی کوردستان نوێنەرایەتی سلێمانی ئێستا لە خەریکەوەین لەژێر چوارچێوەیەک دروستکەین چەترێک دروستکەین کە بواری وەرزشی شاخەوانی ڕێک بخەینەوە وەکو ئیتیحادەکانی تر ئیتیحادێکی شاخەوانیش پێک بهێنرێ دەگوترێ ئەگەر سەفەرێکی سێ هەنگاوی دەنجامدا پێویستە هەر لە یەکەم هەنگاودا ئامانجی خۆت دیاری بکەیت تەنانەت بۆ سێ هەنگاویش ئامانجی کۆمەڵی شاخەوانی کوردستان چییە؟ ئامانج لەم وەرزشە لەم گەشتە شاخەوانیە لەم گەڕان و هەڵگەڕانە بە شاخەکانی کوردستاندا ئێوە چه ئامانجێکتان کردوتە دروشمی خۆتان بەوەی بە من بە بینەران بەو کەسانی بڵێن کە لە گەشتە شاخەوانیەکاندا بەشداریەکەن؟ بەڵێ ئامانجی ئێمە برەودانە بە وەرزی شاخەوانی شاغڕەوی و ناساندنی شوێنەوارە دێرینەکان شارەزابوونی ناوچەگەری ناوچە چیایەکانی کوردستان کە ئێمە گەشتیان تیاەکەین و شارەزابوونی چینی نوێ و لاوان و گەنجان بە کللتوری هەرێمی کوردستان بە بەشی جوگرافیای هەرێمی کوردستان و شارەزابوون لەو ناوچانی کە گەشتەکانی تیادا ئەنجام بدرێ و ئەو شوێنەوارە دێریانە بخەینە ڕوو کە تا ئیسێ نەزەندراوە. زۆر باشە. سنووری چالاکیتان کوێ؟ ئێمە جەنابەت ئاماژت بەوە کە لە ناوەکەەوە ویستوتانە گشتگیریەک بە کۆمەڵەکەتان بدەن و کوردستان بڵین باشووری کوردستان ببێتە سنووری چالاکیتان تا ئێستا ئەمەتان ڕەچاو کردو بۆ نمونە یان تەنها بۆ ناوچەگەرێتیتان کردو هەر سلێمانی و ناوچەکانی سلێمانی بووە؟ کاگریاز بە خۆشحاڵیەوە توانم کۆمەڵە هەنگاوی باشی ناوە لەو ڕۆوە لە هەر چوار محافەزەکەی پارێزگا بڵێن سەر بە هەرێمی کوردستان لە هەولێر لە دووەک لە سلێمانی و لە هەڵەبجەی شەید و گەرمیان و ئیداری گەرمیان و ڕاپەڕینیش گەشتی ئەنجامداوە بەبێ جیاوازی و ناوچەگەری لەبەرەوەی ئێمە ئامانجمان گشتگیرکردنی ئەم وەرشەیە ناساندنی ئەم وەرشەیە و برەودانە بە بواری وەرزی شاخەوانی و خزمەتکردنە بەم چینە. ئەو ئەندامانی کە لەگەڵتانە لە گەشتەکاندا بەشداریەکەن تەنها هیچ سنووری پارێزگای سلێمانیان بوومنە گەیەوە گەشتێکی هەولێر و دهۆ کۆڵەبجە بکەن لەوێش بوومنە خەڵک لەگەڵتان دەکەوێ و خەڵکی ئەوێشتان هەیە؟ بە خۆشحاڵیەوە ئێمە لە گەشتی سلێمانیمانەوە بۆ ناوچەی هەورامان برادرمان هەبوو لە هەولێرەوە پەیوەندی کردو و هاتووە بەشداری گەشتەکەی کردووە گەشتمانەوە بۆ قەزای پێنجوێن لە ڕەواندز و خەڵگاتەوە بۆ قەزای پێنجوێن گەشتی لەگەڵا کردین لێرەوە چوین بۆ قەزای ڕەواندز خەڵکی زۆر لە هەڵەبجەوە لە دەربەنی خانەوە لە پێنجێن و هەشتەوە بەشداری گەشتەکانی کردو یعنی گەشتەکانی ئێمە گشتگیرە بەبێ ئەوەی ناوچەگەری پێوە دیار بەبێەوەی سەر بە شوێنێکی تایبەت بێ بڵێن لە ناو شاری سلێمانیە بێت. زۆر باشە گەبرایانمان لە کۆنتترۆل دیمەنی ئەو وێنانەمان پیشان بدەن ئەو وێنانە کە تایبەتن بە چالاکیە شاخەوانیەکانی گروپی کۆمەڵەی شاخەوانی کوردستان سپاسیانەکەین و بۆ ئەوەی خەڵکیش زیاتر شارەزای ئەو گەشتە و شێوازی گەشتەکان بێت. مامۆستا ئەنوەر گرنگی گەشتە شاخەوانیەکان لە چیدایە؟ سوود و بەرهەمی گەشتە شاخەوانیەکان لە ڕووی جەستەیەوە بێ لە ڕووی دەرونیەوە بێ لە هەر ڕوویەکی دیکەوە بێ چه سوود و قازانج و بەرهەمێکی بۆ ئەو کەسە دەبێت کە بەشداری ئەن تیا دەکات؟ بەڵێ لە ڕووی تەندروستیەوە سوودێکی ئەجگار گرنگی هەیە لە ڕووی بیر و هێز و فکریەوە تۆ لە ناو شاری سلێمانیا بۆ نمونەیەنینەوە ئینسانم ڕۆگە مەشغوڵەتی ژیان وای لە کەسەکان گرە هەمووان مەشغولیان مەشغوڵە سەرقاڵن بەکار و پیشەخواان بەڵام لە ڕۆژێکە هەفتەیەک دانێ بۆ ئاسوودەبوونی مێشکی ڕوو لە ناوچە چیایەکانەکە ڕوو لەم گەشتەکە سوودی زۆری هەیە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی شارەزابوونەوە یعنی ئەمانە هەمووی کاریگەری خۆی هەیە و چەند سوودی تایبەتی تریش هەیە لە ڕووی علمیەوە. بەڵێ
چەند کیلۆمەتر ئێوە دیاریتان کردویان بۆمنە پێواوتانە کە لە هەر گەشتێکدا چەند کیلۆمەتر بڕاوە گەشتەوان چەند توانێتی بە پێ بڕوا چەند هەنگاو یان بۆمنە شتێکی دیاریکراوتان هەیە کە بڵێن لەم ڕێژەیە زیاتر نەبێت و لەوەش کەمتر نەبێ ڕاز بە بۆنەی گەشتەکان و ئێمە بە گوێرەی ئەو ناوچی کە ڕووی تێکەین گەشتەکان هەڵسەنگانی بۆکەین وە ڕێژەی بەشداربووانی ئەو گەشتە چەند ئەندام بەشدارە بێ گەشتی تایبەتمانەیە بۆ 30 کیلۆمەتر تێ ئەپەڕێنێ بەڵام گەشتمانەیە گشتگیرە و گشتی پێڵێن ئەتوانین بڵێن بە پێی سنووری ئەو جوگرافیە کە دیاریەکەین ئەو ڕۆژە لە 12 کیلۆمەترەوە بۆ 20 کیلۆمتر یا 25 کیلۆمتر زیاتر نەبێت یاخود ئەکەوێتە سەر درێژی ڕۆژگار کاتی ڕۆژ لە کاتێکەوە بۆ کاتێکەوە لە وەرزەکانە فەرق ئەکا بە پێی ئەو شوێنە گەشتەکە تایبەتمەندی خۆی پێدرێ بەڵێ ئەو کێشە گیرگرفتانی کە لە هەر گەشتێکدا دێتە ڕێگەتان ئایا لە ڕووی ناوچەوە بێ لە ڕووی نەتوانای یەکێک لە بەشداربووانەوە بێ کامانن ئەو گیرگرفتانی کە دێتە ڕێگەتان الحەمدولillah تا ئێستا هیچ گیرگرفتێکی وانە بووە ئەوەی کە تەنیا گیرگرفت بێ لە گەشتەکانە دروست بێت ئەو کەسانەی کە وەزنیان زۆر بووە ئەمە ناتوانرێت ئاراستەی گەشتەکەت لێ تێگا مەجبوری تۆش لەگەڵ گەشتەکە کۆتایی بە گەشتەکە یا بێنیت یاخود ئاراستەی گەشتەکە بپێچی بە شوێنێکی ترا بۆ ئەوەی بتوانین هاوکاری ئەو کەسەش بین هەم دڵی لە خۆی دانەمێنێ هەم پاڵپشتی بین بۆ ئەوەی بەردەوام بێ لەم وەرزشە ئیناشکر الحەمدولillah هیچ گیرگرفتێکی وانە بوو زۆر باشە کێ شوێن و کاتی گەشتەکان با بە شێوەیەکی گشتی حەز و خولیای بەشداربوویەک بۆ شوێنێک پێی خۆشە لە سەرەتاوە لە سەرەتای تەمەنیەوە شوێنێک حەزی پێی کردو حەزی کردو بڕوە ئایا ئێوە هیچ گرنگی و بایەخێ بە حەز و خولیای بەشداربەکانە دەنیان بوونە تا چەند لەسەر خواست و داوای ئەوان شوێنتان بۆ چالاکیەکانتان دیاری کردووە بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەمە گەشتەکانمان ئەندامانی دەستەی کارگێڕی ڕێکێخە لەگەڵ ڕێبەری گەشتا شارەزابوونی ئەو شوێنەی کە شارەزانی ناوچەکە و لەسەر ئێمە الحەمدولillah توانین بڵێن لێرەوە سپاسی ئەو کەسانە بکەین کە هاوکار و پاڵپشتمان بوون لە ناوچەکانە لە گوندەکانە لە قەزا و ناحیەکانە بەڕێبەری ئەو بەڕێزانە چەندین گەشتی جیاوازمان ئەنجام داوە گەشتی گشتگیرمان ئەنجام داوە و لەسەر تەڵەبی تایبەتی ئەو ئەندامانەش کە حەز و خولیایەکی تایبەتی هەبێ ئێمە بە دڵخۆشیەوە هەر ئەندامێک شوێنێکی شارەزا و گونجاوی هەبێ بۆ شاخەوانی داوامان پێشکەشکا ئێمە گەشتەکەی بۆ جێبەجێەکەین بەڵام بەمەرجێک نەبێتە هۆکارێکی شێوازێک ناوچەگەری پێوە دیار بێ یاخود ناوێکی شخصێکی تایبەت بێ گەشتەکە گشتگیریەوە لە ئامانجی چوارچێوەی شاخەوانی یا بێ و شاخڕەویدا بێ ئێمە ئەتوانین ئەو حەز و خولیانی ئەندامانیش بێنێدی زۆر باشە ئەو پێداویستی و کەرەستانەی کە پێویستە گەشتیار و بەشدار بوو لە گەشتەکاندا پێی بێ و پابند بێ پێوەی کامانن یان بۆنە چ شتێک کە ئێمە دەڵێن کەسێکی شاخەوان و گەشتێکی شاخەوانی ئەنجامەدەین ئەو پێداویستی و کەرەست و کەلوپەلانەی کە پێویست هەر کەسێ پێی بێ چین و تا چەند بەشداربووانی ئێوە پابند دەبن پێوەی پێداویستەکان الحەمدولillah ئەوە گەشتیارانەی کە بڵێن ئەو شاخەوانە ئەو وەرزش دۆزانە بڵێن بەناوی ئەمە چ بکات گەشتیاری نییە وەرزشیە ئامانجەکەمان ئەوەی کە بە مەبەستی وەرزشەکە دێت ڕەنگە یەکەم کات هەنگدە پێداویستی سەرەتایی پێویست بێ وەکو کۆڵە پشتەیەکی تایبەت باتوم گیتەر دەسەجلی وەرزشی لەگەڵ پێڵاو کە باشترین جۆری پێڵاو پێوترێت دڵی شاخەوانی ینی بەڕاستی کە گرنگترین خاڵی پێداویستی شاخە کێ هەر بەشداربوو خۆی ئەمانە دابین دەکات بۆ خۆی پەیدای دەکایان بۆ منە کەسێک هەیە ئەمەی بۆ پەیدا بکە وەکو یارمەتیە بۆ کۆمەڵەکەی ئێوە تاکو ئێستا بەداخەوە هیچ هاوکاری و یارمەتی دەرێک نەبووە لە هیچ نەڕێکخراوەکان نە لە حکوومەت نە لە پەرلەمانە وەنە لە کەسی شخصیشەوە ئەم کەرستانە لەسەر خواستی ئەو شخصە خۆی کە حەز و خولیای ئارزوی وەرزشی شاخەوانی و شاخڕەویەکە یاخود شاخ پێوان دەکات لەسەر گیرفانی خۆی لەسەر مەسئولیاتی خۆی ئەم پێداویستانە دابین دەکات مامۆستا ئەنوەر ئێمە هەمیشە وەکوڵێ خەڵکی خۆمان شارەزایان دڵسۆزان وەکوڵێ لە بانگ و لە هاواران کە پاراستنی ژینگە ئەرکێکی نیشتیمانیە و داواکەین با ژینگە جوان و ڕازاوەکەی کوردستان بپارێزین مەسەلەی ئەگەر بە هاوینانە بێ فڕێدانی ئاگرێک بێ یان بۆونە پاژماوەی جگەرەیەک بێ بۆ خۆی لەوە چێ بەشێکی زۆری پوش و پەلاش و دار و بێستانی کوردستان بسووتێنێ لەگەڵەوە شاو هەموو تەیر و باڵندە و مار و مێروەی کە لەوێ بۆ پاراستن و ڕازاندنەوەی ژینگە دەژین یان بۆونە شکاندنەوەی دار و درەخت یا بەجێهێشتنی ئەو پاژماوە و دەبە ئاو و عەلاگەشتەی کە لە گەشتەکەدا هەن ئێوە تا چەند ڕەچاوی ئەمەتان کردووە تا چەند بەشداربووانتان وا ڕاهێناوە پەروەردە کردووە کە
فڕێدانی پارچە کاغەزێک دەبەیەکی ئاو علاگەیەک شتکارێکی نەشیا و نابێت دووبارە بکرێتەوە. بەڵێ وەکو پێشتری ژاماجەم پێ یەکێک لە خاڵە گرنگەکان ئێمە پاراستنی ژینگە و سروشتی کوردستان خاڵی گرنگە لە بەرنامەی چوارچێوەی گەشتەکانی کۆمەڵی شاخەوانی کوردستاندا و بە دڵنیاییەوە ئێمە ئەو خاڵەمان تەطبیق کردو جێبەجێمان کردو و توانیمانە تا ڕادەیەکی زۆر خزمەت بە ژینگەش بکەین و لە هەموو گەشتەکانشمانە ئێمە لە دوای کاتی ڕێستی نیۆڕۆ حملەیەکی پاکردنەوەمان هەیە کە هەشت ناوچەیە گەشتی بۆ بکەین پاکردنەوەیەکی ژینگەیی دروستەکەین لە علاگە و ئەو نایلۆن و دەبۆشتانەی کە فرێدراوە و دەهێنرێتەوە خوارەوە بۆ شوێنی تایبەت بە فرێدانی زەبڵ و خاشاک. زۆر باشە. ئێوە واتە ئەیبەر لە دەستپێکردنی یەکەم هەنگاوی گەشتەکە هیچ ڕێنمایی و هیچ سەرنجدانێکتان هەیە بۆ بەشداربووان؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە سەرەتاکە بۆ نمونە چینە شوێنێک لە قەڵایی بڵێن بۆ پێنجوێن بۆ قەرەداق لە شوێنێک دیاری دەکرێت کە لە پاسەکان لە ئۆتۆمبیلەکان دادەبەزین گەشت شاخەوانان تەمرینێکی یەکەم جاری پێکرێت ئەحمایەکی بەیانیان و لە ڕووی ئەحماکەوە دوای ئەوە قسە و باس و خواستی گەشتەکانیان بۆڕەکە بانگە بڵێن ڕێنمایی گەشتەکان پێدەدرێت ئەم گەشتەمان لە فلان شوێن بۆ فلان شوێنە لە ڕووی پاکوخاوێنی وتەی تەواویان پێشکەش دەکرێت و وردبینیان لەسەر شتەکان هەبێت یان زانیاریەک هەبێت لەلایەن کەسێکەوە یان ڕێن ڕێبەرەوە پێشکەش بە هاوڕێیان نەبانەکرێ و خزمەتێکی باشیانەکەین لەبەر ئەوەی ئێمە خزمەتی ژینگەکەین خزمەتی وەرزی شاخوانەکەین و خزمەتی بواری وەرچەکەین ئەبێت لە ڕووی ژینگەی و هەموو شتەکانەوە ڕێنمایی تەواو بدرێت بە بەشداربووان. هیچ حاڵەتێکی لێپێچینەوە و سزادانتان هەبووە بۆ نمونە کەسێک دوای چەند جار هۆشیاریدان و ئاگادارکردنەوە بەڵام هەر بەردەوام بوو لەسەر جۆرێ لە ئەو شتانەی کەوا لەگەڵ گەشتەکە ئێوەدا ناگونجێ؟ ئایا ژینگەی پیس کردووە؟ ئایا بۆونە تووشی حاڵەتێکی شەڕ و توندوتیژی بووە لەگەڵ یەکێکی دیکە؟ ئێوە لێپێچینەوە و سزادانتان هەیە؟ بەدڵنیایە لێپێچینەوە و سزادان هەیە بەڵام ئەلحەمدولیلا تاکو ئێستا ئەندامان و بەشداروانی گەشتی کۆمەڵی شاخەوانی کوردستان تووشی هیچ حاڵتە لەوە نەبوون لەبەرەوەی بە سپاسەوە لێرەوە سپاسی یەک بە یەکی ئەندامان و بەشداروانەکەم کە بەو پەڕیشانازیەوە لە چوارچێوەی خێزانێکی گەورەدا عیلەیەکی گەورەدا بەشداری لە گەشتەکان کردو خۆیان بینیوێتەوە هیچ حاڵەتێک لەو حاڵەتانە تۆمار نەکراوە. گەشتەکان تەنها بەڕۆژ بووە یان شەویشی تێکەوتووە؟ بەڵێ گەشتەکانمان ئێمە زۆربەی گەشتەکانمان ڕۆژانی هەینیە یاخود ڕۆژانی شەمەیە بەڵێ گەشتی شەومانەوەمانەوە گەشتمانەوە لە بێرمەسارد بناری چیای هەڵگورت شەو ماوینێتەوە لە ژێر 4 دەرەجە ژێر سفری سەدیە گەشتی ترمانەوە بۆ سنووری شاخی حەسارۆست لە بێکۆدیان لەوێشە شەو ماوینێتەوە چادرمان هەڵداوە خێوەمان هەڵداوە بڵێن ماوینێتەوە ئەوانە گەشتی تایبەتن و ناتوانین بڵێن هەموو کەس بەشداری پێ دەکرێت بەڵام ئەو کەسانی کەرەستەی شەومانەوە و پێداویستی شەومانەوانەیە وەکو خێمە چادری شاخەوانی کیسی خەو پاڵتاوی پەڕ بکە زۆر تایبەتە بۆ گەشتانە یا جلوبەرگی تایبەت ئەتوانن بەشدار بن لەگەڵمانەوە ئەلحەمدولیلا چالاکی لەو شمان هەبوو. لە وێنەکاندا دەبینین بەشداربووان لە نێو بەفرداوەکو جۆرە لە جۆرەکان چەقیون وێنەی واشی تایە کە پوش و پەڵاشێکی زۆری تێدایە وەکوڵێ هاوینێکی ئەتوانین بڵێن چلەی بەنسبەت بەشداربووەوە یان بوونە ئاسانی وەرزی هاوین زۆر باشە بۆ ئەم گەشتانەیان زستان. کاک ڕاز گەشتەکان ئێمە لە هەر چوار فەسڵی ساڵە هەر چاوەرزی ساڵە گەشت ئەنجامەدرێ بەبێ فەرق و جیاوازی هەموو گەشتێک بۆ گەشتێت تام و چێژێکی تایبەتی خۆیە جا باشترین و خۆشترین گەشتیشوانێمە ئەو گەشتانەوە کە لە سەرمایە بووە کە هەرگیز لەبیرمان ناچێت پێم وابێ ئەو گەشتێک کە جەنابەت باست کرد لە بەفرا چەقینەوە یەکێک بوو لە گەشتەکانی شاخی کوڕەکاژا و کە ئەتوانم بڵێم زرێکێک بوو لەو گەشتە سەختانەی کە ئەنجاماندا لە چلەی وەرزی ستانە زیاتر لە مەترونیە بەفرباری بوو. بەڵێ ماڵسانوێر بۆ پارێزگای دوهۆک چەند گەشتان ئەنجام داوە؟ بۆ پارێزگای دووەک یەک گەشتمان ئەنجام داوە بەڵام گەشتەکە تایبەت بۆ سنووری پارێزگای هەولێر چەندین گەشتمان ئەنجام داوە شاخی هەڵگورت بێرمەسارد بێکۆدیان. ئەی بۆ هەڵەبجە بۆ پارێزگای هەڵەبجە توانم بڵێم هەروەکو پارێزگای سلێمانی بێ فەرق و جیاوازی گەشتمانتی ئەنجام داوە. هەڵکەوتەی ئەم چوار پارێزگایە کامیان بوونە شوێنی زیاتر سەختتر بەرزتر یان بوونە گونجاوتری تێدای بۆ گەشتە شاخەوانیەکان؟ لە ڕووی جوگرافیای شاخەوانیەوە لە ڕووی جوگرافیاوە باشترین پارێزگای سلێمانیە کە ناوچەیەکی زۆری شاخاوی هەیە لە هەر ئەوە لە گەرمیان هەمانە بڵێن لە کوێستان بڵێ منتیقەی پێنجۆن هەمانە لە ڕانی و قەڵازێ و پشدەر هەمانە
لە هەڵەبجە هەمانە بەڵام لە ڕووی پارێزگاییەوە پارێزگای سلێمانی باشترین ناوچەی هەیە بۆ گەشتی شاخەوانی و پێشەنگیش بۆ لەو بارەیە. بڵێ دەگوترێ وەرزش هەمیشە گیانی لێبوردەیی و خۆشەویستی و ڕێزگرتن لە نێوان پێگەێنەران یا دروست دەکات. تا چەند گەشتی شاخەوانیش بمانەوێت نەمانەوێت یەکێکە لە وەرزشە سەرکەوتوەکان تا چەند ڕێزگرتنی بەرامبەر تا چەند خۆشەویستی نیشتیمان تا چەند ئەو بەها جوانانەی کە لە وەرزشدا هەن لەو گەشتە شاخەوانیانەشدا دەبینرێن و بەرجەستە بوون. بەدڵنیاییەوە وەرزشی شاخ یەکێکە لە وەرزشە شاخ گرنگەکان کە خۆی لە وەرزشەکانی ترە جیای کاتەوە قورسترین وەتوانم بڵێن وەرزشە و مەترسیدارترینی وەرزشە لەبەرەوەی دەرسی قەناعەت و فێربوون و سەبر ئارامی و دوور و درێژیمان فێر ئەکا و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە چەندین کەسی تر جیاواز ئەناسید لەم وەرزشەیە بەدڵنیاییەوە زۆر ڕاستە. زۆر باشە. جیاوازی ئەم وەرزشە لەگەڵ وەرزشەکانی تر لە چیدایە؟ گەشتی شاخەوانی لەگەڵ یاری ئاسن لەگەڵ دوو گۆڵی لەگەڵ هەر وەرزشێکی دیکە لە چیدایە و چۆن نەتوانین جیاوازی بکەین؟ بڵێ گەشتی یاری بۆ نمونە شاخەوانیەکان وەرزشە شاخەوانیەکان تۆ تێکەڵ بە سروشت ئەبیت تێکەڵ بە شارەزابوونی ناوچەگەریە بیت تێکەڵ زانیاری جوگرافی وەرەگری بەڵام گەشتی بڵێن وەرزشی تر لە ناو قەعایەکی داخراوەیە لە ناو سەحایەکی داخراوەیە تەنیا ئەوەیە بەس وەرزی شاخەوانی تێکەڵ بە سروشتە بیت دیمەنی سروشتی جوانی کوردستانە بینی شارەزابوونتە لە ناوچەگەریە شارەزابوونتە لە جوگرافیای کوردستانە شارەزابوونتە لە شوێنەوارە ئەم شتانە خاڵێکی زۆر سەرکیە کۆمەڵێ بواری جۆرا و جۆر لە گەشتی شاخەوانیان بەدیێتەوە. بەڵێ بەدڵنیاییەوە. زۆر باشە. لایەنی تەندروستی و پاراستنی گیانی بەشداربووان یان بۆ نەوەرزە جوانان لە ئەستۆی کێدا ئایا ئێوە بۆ حاڵەتێکی سەرەتایی برینداربوونێکە لە وەرزی هاویندا مارگەستن و یان بۆون هەر مێرویەکی دیکە بێ یا کەوتنە خوارەوە بێ ئێوە هیچ حاڵەتێکی بۆونە کۆمەڵێ چارەسەری سەرەتاییتان پێ و کێ ئەمە لە ئەستۆی کێدایە؟ بەڵێ لە سەرەتادا ئاماژەت بووە لە ڕووی برینداربوون حاڵەتێک لە ئەستۆی کێدایە ئێمە لە گەشتەکانە پێش وەخت کە تێکە ناو تۆمارەکات ئاگداری بەشداربووەکەین کە خوا نەکردە ئیشاڵا هیچ شتێک لە حاضر ڕوویناوە و ناژبێت لە هەر حاڵەتێکی نەخوازراوە بەشداربوو خۆی بەرپرسیارە بەڵام ئێمە پێشببینی و ئامادەکاریمان کردووە لە ڕێگەی دوو مەعاون توبیەوە کە لەگەڵمانان و لە ڕێگەی چەند ئەندامێکی دەستەی کارگێڕی کۆمەڵەکەمان کە بەشی فریاگوزاری سەرەتایی دەوراتیان بینیوە کار ئاسانی و ئیشمان کردووە و هەموو ئەندامانی دەستەی کارگێڕیش بۆکسێکی ئیسعافات ئەوەلی سەرەتایی لە ناو کۆڵە پشتەکانیانە بۆ هەر حاڵەتێک لەو حاڵەتانە. ڕێبەری گەشت کێیە؟ ئەرکی چییە و تا چەند لەسەر چ پێوەری هەڵدەبژێردرێ؟ ڕێبەری گەشت لەسەر زانیاری ناوچەکەیە لەلایەن دەستی دەرجە خەڵکی ئەو شوێنە بێ بەڵێ شارەزایی ناوچەکە بێت ئەوە زۆر خاڵێکی گرنگە چونکە بەداخەوە سنووری هەرێمی کوردستان و ناوچەکانمان ئێمە زۆر لە ڕووی ئەمنیەوە مین یان شت بووە کاتی پێش وەخت یعنی شەڕەکانی ئێران و عێراق من ڕێژ کراون بەڵام ئەبێ ئێمە پەنابەینە بەر شارەزانی ناوچە لە ڕووی شارەزانەوە ڕێبەری گەشت ئەو کەسەیە کە بتوانێت شوێنێکی گونجاو بۆ ئێمە هەڵبژێرێ و کۆنتاکی تەواومان لەگەڵیا هەیە ئەندامی ئێمە بێ یاخود ئەندامی هەر دەستە و گروپێکی تر بێت گەشتێکی شاخەوانی سەلامەت بۆ بەشداربووان و بۆ ئەو گروپ و دەستە و کۆمەڵەیە هەڵبژێرێت. زۆر باشە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە کرانەوەی گەشتیار یا وەرزشەوان یا شاخەوان لەگەڵ خەڵکی دیکەدا تا چەند یەکێکە لە سیمە دیارەکانی گەشتە شاخەوانیەکان بۆ نمونە تۆ لە نێو گەشتی شاخەوانیدا وەکو جەنابەت فەرمووی 150 کەس ئامادە بن 150 کەسی جیاواز دەناسی لەوە چێ لە ژیانتە نەشت ناسی بن و نەشت بینی من ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نەمانەوێت شتێکی باشە و کرانەوەیەکی گەورەیە بەڕووی خەڵکدا گەشتە شاخەوانیەکان تا چەند توانیوێتی ئەمە دەستە بەر بکە. الحەمدوللا هەموو لە هەموو گروپ و دەستەکانی تریشە ئەم شتە خاڵێکە کە جێگەی فەخر و شانازیە یەکێک من لەوانەیە کە وەکو ئەنوەر پێنجوێنی ئەتوانم بڵم لە ڕووی هاوڕێیانی شاخەوە ئەسێ کۆنتاکێکی باشمانێ لەسەر جەم قەزاونەحەکانە لە دیاتەکانە لە شارە کە چەند هاوڕێیەکی خۆشەویستی یەکێک لەوانە بۆ نمونە جەنابەت لە ڕووی گەشتێکی شاخەوانیەوە بە خزمەت جەنابەتان گەشتین و بووینەتە هاوڕێیەک یعنی زۆر تەسیرات و کاریگەری خۆی هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی هەموو ناحیە کۆمەڵایەتەکانەوە لایەنی دەرونی مرۆڤ زۆر جار تاکێک زانکۆی تەواو کردووە
وا تەمەنی بەرەو 35 ڕواژنی نەیەناوە کاری نییە لە ماڵەوە بۆڵە و ئەم شتانەی هێت جۆرێ لە جۆرەکان تووشی قەلەقی و خەمۆکی و لایەنی دەروون ئاڵۆزیە بێتەوە تا چەند گەشتە شاخەوانەکان ئەتوانن ژینگەیەکی لەبارتر ئاوهەوایەکی سازگارتر کرانەوەیەکی بەرچاوتر بەم کەسە بەخشن و لەو فەزا ئاڵۆزیە دەرونیە ڕزگاری بکەن. ڕاز لە ڕووی دەرونیەوە گەشتی شاخەوانی لەبەرەوەی تۆ تێکەڵ بە سروشت و ژینگە ئەبیت تێگەڵ بە گوێگرتن لە هاژە و خوڕی ئاوە چریۆجریوی چۆلەکە و بولبولی ئەو شاخەوی تەسیراتی تایبەتی خۆی هەیە و تا لە یەکێ لە وێنەکاندا هێلانەیەکم بینی کە چوار هێلکەی سەوزی تیا زۆر جوان بە دڵنیایی ئەوە یەکێک بوو لە گەشتەکانی بێرمەسات لە بناری چیای ئاسۆس کە ئەو وێنە گیراوە یعنی تۆ ئەنواع ئەشکال شتە بینی لەو شاخانەیەش هەموو ئەم شتانش تەسیراتی لەسەر بواری دەرونی هەیە بۆ مرۆڤەکان و تاکی بەشدار بوو. بەڵێ ئەیلانی گۆشەگیری مرۆڤەکان لەوێ بێگومان تۆ ناتوانانی گۆشەگیر بی لەبەرەوەی ئەبێ هاوڕێ لەگەڵ خەڵکێکدا یا لە پێشتەوە بڕۆنیا لە دواتەوە بڕۆن و لە قسە و گفتوگۆ و پرسیارکردنا هەمیشە وەکوڵی ئامادەگی تیابێ و نابێت گۆشەگیر و داخراوبی گەشتە شاخانەکان تا چەند توانیوانە مرۆڤەکان ئەندامەکان بەشداربووەکان لە گۆشەگیری و داخراوی و بێدەنگی ڕزگار بکەن. زۆر بەدڵنیاییەوە لەبەرەوەی ئێمە ئەندامان هەبووە لە ماڵەوە کە سوکاری خۆی ئەمەیان بۆ ئێمە ئیسپات کردەوە و باسییان کردووە کە کوڕەکەیان لە ماڵەوە کە چۆتە ژوورەوە 4 ساعات بۆ 6 ساعات لەسەر فەیز هەڵنەساوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک قسەی لەگەڵ کەسیانە نەکردو بەڵام بەوەی گەشتی شاخەوانی و ئێستا کراونەوەی کێوەوە ئێستاکاناڵی کاکە ئێمە سپاسیەوەکەین کە کوڕەکەمان لەو حاڵەتە نەجاتی بووە ئەستا یەکێکە لە ئەندامە خۆشەویستەکانی کۆمەڵی شاخەوانی کوردستان و تەسیراتی تێکردووە کە ئەم گەشتانە کرانەوەی کردووە ڕووی کۆمەڵایەتی بەرفراوان کردو لە ناسینی کەسێکە بۆ کەسێکی تر شارەزابوون گەڕان تێکەڵاوبوونێکی جیاوازتری بەدی کردووە ینی حاڵەتێکی باشە و سوودیشی هەبووە. بێژگە لە ڕێکردن چ بەرنمەیەکی تر لە نێو گەشتە شاخەوانەکاندا جێە بێتەوە یان بۆ منەوە چ شتێکی ترتان هەیە لەوێ بەدەر لە ڕێکردن و بەدەر لەوەی کە باسیشمان وەکو لایەنی پەروەردەیی و ڕێنماییدان لە پاراستنی ژینگەوە چ شتێکی تر پێشکەش ئەکرێیان بوونە بەشداربووان بەشداری تێدا ئەکەن. لێستا ئێمە لە بەرنامەی سەرەتاییان شاخ پێوانمانەیە شاخڕەویمانەیە و ئینشەڵا لە بەرنامەکانی ئایندەیە بەردەوانی هەیە پاسکیل سواری هەیە و ئێستش بە خۆشحالیەوە کۆمەڵەکەمان توانێتی تیمێکی مەلەوانی سەر بە کۆمەڵی شاخەوانی کوردستان دروست بکە و کە هەفتانە ئەوانیش خەریکی مەلەکردنە. بۆ نمونە ئێمە لە یەکێ لەو گەشتانی کە پێکەوە بووین مەسەلەی شعر خوێندنەوە و باسکردن لەلایەنە جوانەکانی ئەدەبی کوردی یەکێک بوو لەو شتانەی کە ئێمە گرنگیمان پێدا و چێژیشمان لێ بینی پێم وا بێ لە یەکێ لە گەشتەکانی ئێوەشدا کاک ئەحمەد ئامادەیی هەبوو کەوا کۆمەڵێ دەنگی خۆشی دەرەکرد بۆ و ئامادەبووانمە بەستمەوە شتی دیکە لەمە چیتان لە بەرنامەدا هەیە. بەڵێ لە بەرنامەمانە کار و چالاکیمان هەیە هەنگە دێ کار و بەرنامە دانراوە لەلایەن دەستەی کاریگەڕیەوە بۆ نمونە لەو گەشتی کاک ئەحمەد جەناب باسێکە ئێمە ئەتوانین بڵێن لە 6 مانگ جارێکە یاخود لە 3 مانگ جارێکە شتێکی وا کە هونەرمەندێکی خۆشەوی شاعیرێکی گەورە کەسێکی جیۆلۆجی کەسێکی شارەزا لە بواری مێژوو جوگرافیادا بانگێشتی گەشتەکانکەین بۆ ئەوەی زیاتر ئەم شوێنانە ئەم سنوورانە بەڕووی بەشداربووانە بکرێتەوە شارەزا بووە و بۆ سات و کاتی خۆش بەسەربردنیش جارجار هونەرمەندێکی خۆشەویست وەکو کاک ئەحمەد کەریم کە بە خۆشحاڵیەوە کە ئەو ڕۆژە بەشداری کرد لەگەڵمانە یعنی ئەمانەش سوودی خۆی هەیە و بەرنامەشمان هەیە ئینشاءڵڵا لە ئایندە. زۆر باشە. ماڵ سانوێر بێگومان لە گەشتە شاخەوانیەکاندا منداڵە بینین گەنجە بینین پیرە بینین ئافرە دەبینین قەڵەوە بینین زەعیفە بینین ئێمە بۆچی تا ئێستا نەتوانراوە ئەمانە پۆلێن بکرێن بۆ نمونە بە ئێوە چه هینێکتان کردووە چه هەڵسەنگانێکتان کردووە بۆ توانای ئەم مرۆڤانەیە لە یەکێک لەو گەشتاندا ینی هیوای تیا بوو ئافرەت تا ئێوارە بۆ منە هەر دوا ئەکەوت بۆ منە ماندووە بوو جۆرە لە حاڵەتی نەخۆشی تێدا بوو ئێوە تا چەند ڕەچاوی ئەوەتان کردووە تا چەند پێویستە ئەوانە پۆلێن بکرێن. بەڵێ ئێستا بەرنمەیەکی باشی پێشکەوتو دانراوە لەلایەن دەستی کاریگەڕی کۆمەڵەکەمانەوە کاتێک کە بەشدار بوو ناو تۆمارەکە چەند سوالێک لێ یەکی لەو سوالانە درێژخایان نەخۆشی درێژخایەنە یەکی لەو زەن وەزنیت کە وەزنی چەند کیلۆیە و بە ڕێژەی ئەمەی کە مناڵ کە لەگەڵمانابێ ئەمە مناڵ وەرناگرینەوە ئیسەکانە لێستەیە یەکێک مەگەر لە تەمەنیش 15 ساڵ کەسی بەرپرسی یەکەمی لەگەڵا بێت وەک دایک برا خوشک باوک لەگەڵ یابێ ئەمانە ئاساییە لە ڕێگە پێدراوە بەڵام وەکو ئەندامان کە بێتە ئەندام لە خوار 18 ساڵۆ ڕێگە پێنەدراوە یاسایی نییە. زۆر باشە ماڵ سانوەر
هیوامان هەیە یەکەم جاریەتی لە دوای تەمەنێ لە ئیسراحەت و پاڵدانەوە لە ماڵ یەکەم جاریەتی بەشداری ئەم گەشتە بکات و ئێوەش لەو گەشتەدا لەوە چێ 30 کیلۆمەتر ئەبڕن بێگومان ئەمە تەنانەت دکتۆر و شارەزایانی ژەڵێن بۆ منە تۆ سەرەتا بێت لە نەرمە ڕێگایەکی تەختە کۆمەڵی هەنگاو بنی ڕۆژی پاشتر چەند هەنگاوێ زیاتر بێگومان لە گەشتە شاخەوانیەکانیشدا شتی وامانەت هەیە هیوامان هەیە یەکەم جاریەتی دێ بە ناوچەیەکی شاخاوی سەختە هەڵدەگەڕێ و ڕێگایەکی درودرێژیش وەکو ئێوە دەبڕێ و تۆ ئەو کاتە ناچاری دەبێت وەکو خۆت حسابی بۆ بکەیت تۆ بە هەموو گەشتەکانە بەشدار بووی تو ئێستا جەستەت ئامادەی بۆ هەموو ڕێڕۆشتێکی درودرێژ چۆن ئێوە ڕەچاوی ئەوەتان کردووە کە تەندروستی ئەم مرۆڤە دوایی ئەم وەرزشە بۆی نەبێتە مایی زەرەر و ئازار لە ئەژنۆیدا بێت لە ڕووی دڵ و دەرونیەوە بێت لە هەر ڕوویەکی دیکەوە بێت بەڵێ بەنسبەت ئەو کەسانەی کە یەکەم جارانە بەشدارە بن ئێمە پێشوەخت ڕێنمایان پێدەین وەکە ڕێنمایمان پێدا دەستەی چاودێریمانەیە لە گەشتەکاندا چاودێری ئەم کەسانە ئەکەن ئەگەر خوانەکە لە حاڵەتێکی کەوتەوە حاڵەتی نەتوانێت ڕێ بکات هاوکاری ئەکرێت لە حاڵەتێک ئەگەر نەیتوانی هەر هاوکاریگە ئاراستەی گەشتەکە لێوە بە کەمکردنەوە یاخود شێوازی گەشتەکەمان ئامانجی سەرەکیمان شوێنێک بێ لە ڕێیەکی ترەوە بچینە ئامانجەکە بپێکین بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی زیانی تەندروستی نەبێ بە تایبەت لە ئەژنە و لە پێکانیدا یاخود لە ڕووی چ ڕێنمایی و داواکاریەکتان هەیە لێرەوە بە باشداروانی بگەێنن بۆ منە یا ڕەچاوی ئەو خاڵانە بکەن کە لە گەشتەکاندا هەن بۆ منە ئێستا یەکێک پێی خۆشە بەشداری گەشتەکان بکات و ئێوە چ ڕێنمایی و چ سەرنج و مەرجێکتان هەیە بووی مەرجەکانی ئێمە ڕێنمایەکانمان ئێمە هەر کەس هەلایەن و برادێک هەر هاوڕێیەک بێ بەشدار بێت لە گەشتەکانی شاخەوانیە بە خۆشحاڵیەوە ئەتوانێت بەشدار بێت لە گەشتی شاخەوانی کۆمەڵی شاخەوانی کوردستاندا تەنیا مەرج ڕێزگرتنە لە خودی خۆی و لە یاسا و پرۆگرام و پەیڕەوی ئەو کۆمەڵەیە ئامادەبوونی لە کات و ساتی دیاریکراودا بە تایبەت لە بەیانیاندا بۆ ئەوەی کە بەهۆی کەسێکەوە یا چەند کەسێکەوە کاتی گەشت دوان نەخرێت لە کاتی خۆیان محیط یعنی زۆر گرنگە و گەشتێک کە بڵێن سوودی هەبێت ئەبێتەوە خۆتی بۆ ئامادەکەیت ئەو کەسی کەوێ بەشدار بێت خۆ ئامادەکردنێکی تەواوی بێ بۆ بواری وەرزی شاخەوانی ئەمجا بەشداری بکات. لە ئێستادا گەشتە شاخەوانیەکان یا وەرزشی شاخەوانی لە کوردستان لە چه ئاستێکدایە بۆ نەتوانین بڵین بەرەو پێشچوونێک و گەشتکردنێکی باشی بەخۆیەوە بینیوە لە چاو وڵاتانی دیکەدا ئاستی کوردستان لە وەکۆڵێت تا چەند ڕۆژتەوە لە چه ئاستێکدایە لە ڕووی ئەوەی ئاستەوە ڕاز بەڕاستی ئەتوانین بڵێن الحەمدوللا لە چەند ساڵی ڕابردووە تاکو ئێستا ئاستێکی باشی تۆمار کردووە و کرانەوەیکی باشی بەڕووی کۆمەلگای سێشاری سلێمانی بۆ نمونە زیاتر لە 25 گروپ و دەستە و کۆمەڵی شاخەوانی تێدا دروست بووە کە هەفتانە گەشتی تێداکرا کۆمەڵە گروپێکیش بتوانێت 30 کەس بەرە ڕوو لە شاکە تەندروستێکی گشتی بە کۆمەلگا ئەبەخشێ یعنی الحەمدوللا کاتی ئەوە هاتووە بڵێم زۆر هەنگاوی جدیناوە و بەرەو پێشبوونی خۆی بەچاو بیدراوە. جیاوازی گەشتە شاخەوانیەکانی کوردستان لەگەڵ وڵاتانی دیکە لە چیدایە بۆ زۆر لە وڵاتاندا دەبینین لە گەشتە شاخەوانیەکاندا یاری سەربەفرەکەن بەو پەت و هەوەکارانە خۆیان بە شاخەکان هەڵدەداسن بەو شێوەیە دەڕۆن. کوردستان تا ئێستا چ جیاوازێکی لەگەڵ گەشتە شاخەوانیەکانی وڵاتانی تردا هەیە؟ ئەو جیاوازی کە لێرا بەدی ئەکرێت نەبوونی ئالیاتە نەبوونی هاوکاری حکومەتە لە وڵاتانەیە کە گەشتە شاخەوانەکان ئەنجامەدرێت ئەگەر لە حاڵەتێکا بۆ نمونە بینە شاخی پیرەمەگرون بە نمونەیە بێنینەوە ئەگەر ئەندامێک پەکی بکەوێت یاخود تووشی حاڵەتێکی نەخوازراو بێ حکومت ئامادەیە کۆپتەری بۆ هەڵسێنە ئەلیکۆپتەری بۆ هەڵسێنە و هاوکاری بێ بەڵام لە کوردستانە بەداخۆ تایسێم هاوکاریانە نەبووە و ئەم جیاوازیانە بەدیەکرێت لە ڕووی مادیەوە حکومت هیچ مادی هاوکاریەکی گروپ و دەستە و کۆمەڵ شاخەوانەکان ناکە ئەوەشی کە ئەم خاڵە کە بەسێتەوە بەو جیاوازیە تەنیا هاوکاری حکومەتە بە لەگەڵ بەشداربوانی گەشتەکانە. زۆر باش مامۆستانوەر لەبارەی کۆمەڵەکەتان لەبارەی گەشتە شاخەوانیەکان گرنگی گەشتی شاخەوانیە هەر شتێکی دیکە چ پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەرنجی جەنابەت بم کاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە ئەم دەرفەتەی پێبەخشین لێرەوە ڕێز و سڵاو و حرمەتوان بۆ سەرجەم بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی جەنابتانەیە سپاس بۆ ئەندامان و دەستەی کارگێری کۆمەڵە سپاس بۆ ڕێبەرە فەرمیەکانی کۆمەڵی شاخەوانی کوردستان لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانە بێ جیاوازی سپاس بۆ جەنابشتان سپاس دەکەم و هیوای سەرکەوتن و بەردامیشتان سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست بێگومان هەر گوتراوە شاخ هەمیشە لانکە و شوێنی کورد بووە و کورد هەمیشە بە شاخەکانیەوە نازیویە و شانازی بە شاخەوە کوردە چونکە ئەوەی تاکە دڵسۆزی ڕاستەقینە و
پاڵپشتی ڕاستەقینە و هێڵەرەوەی ڕاستەقینەی میلەتی کورد بووە شاخەکان بووە دوای فەزڵ و بەرەکەتی خوای گەورەمێ دەکەین ئەم گەشتە شاخەوانیە یان پەیوەندی دەست لە ملانی کورد و شاخ هەمیشە بەردەوام بێ و ئێمە بۆ سەرنجدان لە دەسەڵات و گەورەی خوا لە سروشتە جوانەکەمان لە جوگرافیا و مێژووی ڕابردووی باو باپیرمان هەمیشە ڕوو لە شاخ بکەین و شاخ بکەینەوە بە هێلانەی خۆشەویستی و سەر لە نوێ جەستەیەکی یا دەروونێکی تەندروست بۆ خۆمان تا بە یەگەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتومن خواتان لەگەڵ